ئەمڕۆ هاوڵاتانی باڵەکایەتی بەگشتی سنتەری قەزای چۆمان ناحیەکانی دەوروبەری هاتینە سەر شەقام بۆ گەیاندنی پەیامی داواکاریەکانمان کە بریتیە لە زیادکردنی ڕێژەی کارەبای. ینی پێمان وایە تا ئێستا کارەبای باڵەکایەتی غەدرێکی زۆر لە باڵەکایەتێکری بەگشتی لە نەبوونی سوتەمەنی و کارەبا بەو زستانە سەختەی کە ئێستا ئەمە تێداینە نەبوونی کارەبا و نەبوونی سوتەمەنی وای کردێ کە ئێمە چەندین جار هاواری خۆمان بگەین لە تۆڕە کۆمەڵاتەکان لە ڕاگەیاندنەکان لە فەرمانگەکانی پەیوەست بە کارەبا و بەڵام بەداخەوە لە هیچ شوێنێک وەڵام نەدرێتەوە. بۆیە ئەمڕۆ بڕیارماندا کە بین شەقامی سەرەکی نێوان حاجی ئۆمەران هەولێر دابخەین تەنها لە پێناوی ئەوەی کە پەیامەکەمان بگا. مەبەستیشمان لە داخستنی نانەوەی جێرە شێوێنی ئەوانە نییە، تەنها مەبەستمانەوەی پەیامەکەمان بگا، بەڵام بەداخەوە تا ئێستا حکوومەت ناتە سەرخەت گوێ لە داواکاریەکانمان ناگری. کاکە داواکاری ئەو خەڵکەی داواکارێکی ڕەوایە، داواکاریەکی مافەکی سەرەتاییە، داوای کارەبایەکەن، یانی کارەبا دەبات تا ئێستا ڕاستی مستەمر هەبایە، ئەو 33 ساڵە کارەبا بۆ نەوەیە. هەر وەکو تازەشم گۆ ینی باشم لۆ چەند شتان خۆ پیشاندانی بکەم، لۆ کارەبای بکەم، لۆ نەفتێ بکەم، لۆ بنزینی بکەم، لۆچ بکەم. بەتابەتی ئەنگۆ هەموو عالەمەزانی کە منتیقەی چۆمان منتیقەی ساردە زۆر، یانە تو نە نەفتت هەبی، نە کارەبات هەبی، دارانیش ببڕی ئەدگرن، ئێجای چ قڕی ماڵە خۆرکەین. کاکە ئێمە کارەبامان نییە لە چۆمانێ، کارەبای 24 ساعتی لە هەموو جیان کارەبا هەیە، لە چۆمانێ کارەبا نییە. ئێمەش ئەمانەوێ کارەبامان هەبی، کارەبای هەولێرێ و سۆران و ئەو هەموو 24 ساعتیە کارەبای مەش، کارەبای مە 3 ساعتان پاش 12 ساعت 12 ئەمە چ لە کارەبای بکەین؟ کارەبای پاش 12 نەبی باشترە ئەو کارەبایە. لە مەسەلێ سوتەمەنیش کاکە بەرمیلێک نەفتیان پێفرۆشتین بە 104,000 دیناری، تەوزیعکردن نەبوو، فرۆشتن بوو. ئەخۆ ئەمن بەخۆم لە بازارم نەفت کڕی بە 25,000 لە حکوومەتیشم بە 104,000 وەرگرت. ئەوە نەفت تەوزیعکردن نییە. هاتینە ڕێنگرتێ لە سەو پردەی ئێستا نەقایم لێرەیە، نەمەسوولێک لێرەیە، نەکەس ئەڵێ سەلام و عەلێ، نەکەس ئەڵێ لۆ ڕاوەستاینە، لۆ ڕێتان گرتینە، ئێمەش لە سەجا دەینە هەتا کارەبامان نەدرێ سەپردێت چۆن ناکەین.